پاسێکی پێشانگاکەم بۆ بکەیت تاکوکەی بەردەوام دەبێ و جەنابەت بە چەند وێنە بەشداریت کردو و وێنەکانی دیکەش هیچ شوێن چێگرتوێتی. سپاس. طبعا ئەو پێشانگایە پێشانگای ئاژانسی فرانس پرێسە کە ئاژانسێکی جیهانیە لە ساڵی 1835 دامەزرایە و ئێستاش بەردەوامە. من وەکو فۆتۆگرافەر ئەو ئاژانسێمە کە ماوەی زیاتر لە 20 ساڵە کار دەکەم. پرۆژەی پێشانگای پرۆژەکە کە فکرەکەی لە بەشی مارکتینگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئاژانسی فرانس پرێس دروست بوو و یەکەم پێشانگای ئەو پرۆژەیە ئەو پێشانگای کە ئێستا ئەمەلەیە لە هەولێر. پێشانگایەکە کۆمەڵێک وێنەی ئاژانسی فرانس پرێسە، وێنە کاریگەرەکان و ئەم 3 ساڵەی ڕابردوو هەموو عێراق فۆتۆگرافەرانی عێراق و بەشێک لە فۆتۆگرافەری جیهانینە 37 وێنە بەشدارن لەو پێشانگایە. بخۆم 5 وێنەم هەیە. خۆشحاڵم کە ئاژانسێکی گەورە وەکو فرانس پرێس هاتیتە کوردستان و لە هەولێر پێشانگای دەکاتەوە. ئەو پێشانگایە هەتا 15 مانگ بەردەوام دەبی، 15 مانگی چار. پاشان ئەو پێشانگایە دەبینە عێراق، بڵێن شارەکانی دیکەی عێراق لە بەغدایە و یعنی ئەو پێشانگایە طبعا وەکو باسم کرد یەکەم پێشانگای پلانەکە ئەوەیە ئەمە چەندین پێشانگای بکەینەوە لە وڵاتەکانی دەوروبەر و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرۆژەکە بەردەوامی دەبێتن. باشە ئەو تابلۆیانە بۆ فرۆشتنن ئەگە کەسێک بێوێ بکڕێ و تابلۆیەکی لێرە بەدڵ نەخێر ئەو بۆ فرۆشتن نییە، چونکە کۆپیڕایتی ئاژانسی فرانس پرێسە و بەس تەنها بۆ نمایشە و زیاتر لێرە پەیوەندی هەیە لە بینی ئاژانسی فرانس پرێس و ئەو دەستگایانە کە هاوبەشیان هەیە لە ئاژانسەکەی فرانس پرێس، ئەوان بۆیان هەیە مەسەڵەن ئەو فۆتۆیانە بەکاربینن، بەڵام وەکو کۆپیڕایت ئەوە بەس بۆ نمایشە.